شەپۆلێکی دیکەی گرانی ڕووی لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان کردووە. نرخی شتومەکەکان بەڕادەیەک بەرز بوونەتەوە کە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر ژیانی هاوڵاتیان داناوە. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن جگەل لەوەی کار و داهاتێکی ئەوتۆیان نییە، هاوکات گریانیەکان وای کردووە توانای کڕینی زۆر پێداویستی سەرەکی ڕۆژانەشیان نەماوە. شتەکان بەڕاستی گران بوون، جوانەکانمان بێکارن، کابرای کاریگەر ڕۆژە دەسێت 400 کار دەکات، بەشی خەرجی ئێواری ناکات، نان گران بووە، قەند گران بووە، ڕۆن گران بووە، برنج گران بووە، حەج تێباین لە خێوەستای دووبلە گران دەبێت. ئەمە چ بکەین لەو بینیدا؟ دوای ئەوەی کابرایەکی فەقیر دەبینی نەخۆشی هەیە، لە بیمارستانیە دەردی هەیە، ناتوانێت خەرجی ماڵەکەی بکێشێ، کرێخان و لە دوو بەرابەر گران بووە، بانی هەڵدەستی کابرا خانووکەیدا بە ملیۆنێکی ئەوی دیکە وڵات 2 ملیۆنی کەم نادەم، ئەوە کوا عەزەمەتیدان، ئەو کوا زیندەگیمەتیدان. بەڕاست لەگەڵ هاتنەدەری ئەمریکا لە ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران بەشێک لە گەمارۆکانی سەر ئەو وڵاتە گەڕانەوە. ئەوەش بەهای تومەنی لە بەرامبەر دۆلار زیاتر دابەزات. فرۆشی نەوتی ئێرانی بە ڕێژەیەکی بەرچاو کەم کرد. کۆمپانیا و بانکە نێودەوڵەتیەکانیش لە ترسی سزاکانی ئەمریکا مامەڵەیان لەگەڵ ئێران ڕاگرت. لەگەڵ هەمووی ئەوانەش وەستانی گفتوگۆکانی ڤیەننا دۆخەکەی ئاڵۆزتر کردووە و لە یەک مانگی ڕابردوودا نرخی شتومەکەکان بە خێرایی و بە ڕێژەیەکی بەرچاو بەرزبوونەتەوە. کە شتێکی کە دەچی لە بازاڕی ئەوڕە ئەو قیمەتەی کە دەیپرسی بۆ سبحینەکە بۆتە دوو بەرامبەر مەسوولانیشی حمایەتێکی ناکەن کە بڵم با بزانین بگەڕم بزانە ئەو شتە بووە گران بووە، ئەو شتە بووە چۆتە سەریا، کابرەش فەقیرە وەڵای پێی ناکردرێ لەکوێ ئەو شتە بێنێت ئەو پۆڵی بێنەوە ئەو شتەی پێ بکرا. ئەلهان ماکارۆنی کە چییە؟ ماکارۆنێکە لە ئەرزی یەکدانە هەفتەیدا کە بە 9,000 تمەنی بۆ ئەلهان بۆتە 30,000 تمەن. گرانیەکان و دابەزینی بەهای تومەن ناڕزایی زۆریشی لە ناوخۆی ئێران لێکەوتۆتەوە. ڕۆژی دووشەممە لە چەندین شار دوکاندارەکان مانیان گرتووە و دوکانەکانیان داخستووە. حکوومەتی ئێران گەمارۆکانی ئەمریکا بە هۆکاری ئەو دۆخە دەزانێت، دۆخێک کە بەرپرسانیش نایشاردنەوە کە ئەگەر چارەسەرێکی بۆ نەدۆزرێتەوە لە کۆنتترۆل دەردەچێت و سەرەداوەکانیشی لە مانگرتنی هەندێک شاری وەکو کازێرون دەبینرێن.